لە نێو ڕانیەدا خەڵکی ڕانیە بە مەردایەتی، میواندۆستی، زمان شیرینی، جوانی ئەو خەڵکە ناوبانگی سەرەکی و تایبەتمەندی ئەم شارەیە. لە ساڵێکا چەند ڕۆژ دەی بۆ ئێرە بۆ ڕاوماسی و بۆ سەر ئاوەکە و ئێمە و کاتێکە مەنع دەکرێتەوە قەدەغە دەکرێن بەدین مەعدە. کە ئەم کتێبە گرنگەکەی لەوەدایە کە مێژووی ڕانیە و بنەماڵە دێرینەکانی ڕانیە و پیشەگەر و دەستەگەرەکانی ڕانیە لە ڕێگەی وێنەوە تۆمار دەکات. ڕانی خۆی هەمیشەوە ناسراوە لە هەموو شتێکە چۆنەڵی دەستپێشخەرێکی هەیە لە میوانداریە لە ئیشوکارە. ئافرەتانی ڕانەش چۆنەڵی بێبەش نەبوون لەو پێشکە. خەڵکی ڕانیەی کەساتیان زۆر باشە، زۆر ڕێک و پێکەن، خزم دۆستن، میوان دۆستن، ئێجا کورپەروەرن، هەموو شتەشان بەڕاستە ئەویان کردوێنی لە هەموو شتەکەەوە لە هەموو ڕۆکەوە. لە بەرزایەکانی خەندیلەوە شوانێک ڕانکەکەی لێ بە ئاواچێ کە بەبەست لە ڕانک و چۆخەی جلوبەرگی ڕەسەنی کوردیە. لە سەرچاوی قولەوە ڕانکەکەی خۆی دۆزێتەوە. ئەڵێن بەپێی بەشێک لە پێشبینیەکان لەبەرم هۆکارە ناویان لێرە ناوە ڕانیە. هەندێکی دیکە دەڵێن مەبەستیان لە ڕانەماڕ یاخود سەر ڕێگا بووە. جا گرنگ نییە ڕانیە ناوەکی لە هەر شتێکەوە هاتوێ. ئێمە هەر پێڵین دەواازەی ڕاپەڕین. لە نێو ڕانیەدا خەڵکی ڕانیە بە مەردایەتی، میواندۆستی، زمان شیرینی، جوانی ئەو خەڵکە ناوبانگی سەرەکی و تایبەتمەندی ئەم شارەیە. با بڕۆینە نێو ڕانیە و بزانین چی دیکەمان دەست دەکەوێت لەوێ. لە دورگەی نەورەستەکانم یەکێک لەو شوێنانەی هەموو تاکێکی کورد پێویستە ئەم دیمەنە جوانە ببینێ، بە تایبەتی لە وەرزی بەهار و لە وەرزی هاویندا بۆ ببینی نەورەستە جوانەکان. بەڵام کێشەی خواردنیان هەیە نەورەستەکان. هیوادارم کە پرۆژەیەک پلانێکی جوانی بۆ دابنرێت بۆ ئەوەی ئەم دیمەنە جوانە و ئەم سروشتە وەکو خۆی بمێنێتەوە و بپارێزرێت. لەسەر دەریاچەی دووکان لە دووگردان بەلەمەکان گەڕاونەتەوە لە بەرەوەی ئەمڕۆ قەدەغەی ماسی ڕاگەیەنرا. نزیکی چل بۆ پەنجا بەلەم هەمویان گەڕاونەتەوە ماسی باشیان ڕاو کردووە. قەدەغەی ماسیە تا نزیکی 3-4 مانگێکی تر بەردەوامە بێ. کەشەکەی زۆر باراناویە و زۆر خۆشە. وانە سڵاو چۆنیت؟ ئەحواڵت چۆنە؟ چەند کەسن؟ چەندێک ڕاو ئەکەن؟ وڵی زاراکردنەکە چییە؟ بڵێن ئێمە بانیان دیت تۆڕان دادەنین دوایش هەڵیان دەگرینەوە. زاوە خوا ئەگەر ڕسک خۆی دا و نازان بڵم. ئێستا قەدەغەی ماسی ڕاگەنرا. بەڵێ. هەتا چەندێکی تر ناتوانن بێنەوە بۆ ڕاو ماسی؟ هەتا 3 مانگە. ئەشە ماسییان ئابن زیاتر لە کوێ ساغێکەنەوە؟ بازارەکان بڵێنا بۆ سلێمانی بۆ ڕانی و سلێمانی و بۆ هەولێریش؟ بەڵێ. کوتەکانی تۆشم لە پێکردو داوای لێ بردنەکە. نانەحتیادیان کەشەکەی زۆر باراناویە. لەبەرم هۆکاریە قەدەغەی ماسی ڕاگەێنرێت یان لەبەر پاراستنی با بڵێن ڕێژەی ماسیەکان؟ نەوەڵا ئەو ساڵ ماسی زۆر کەم بوو، بەعەر زۆر دابەزی، ڕێژەی ئاوەخە زۆر دابەزی، ماسی نەبوو. یانی ڕاوخڵا پیش ناکرێت لە مەنعە؟ با دەکرێت دەتوانی مەزاریەوەتان دەنێگەت بڵێ بۆ خۆشی خۆتان دەکرێت لەبەرەوەی ڕاقلە بۆ شتێژیەوە پێویست نییە زۆر ماسێکی پێ بگیرێ، ماسیەکان دەگریان ئەوە زیاتر نییە. ژیانکردن لەگەڵ ماسی و ئاوا چۆنە؟ ڕاوێکی خۆشە، باس ڕاوەکە چییە؟ خۆشە باس ئەنی زۆر لەسەری ئەوە نەبی، زەرور نەبی، زۆر خۆشە. بەسەیەک هیچی نییە، ژیانی لەس ئەو بەعرەیە. تۆ ساڵی چەند جار لە ساڵێکا چەند ڕۆژ دەی بۆ ئێرە بۆ ڕاوماسی و بۆ سەر ئاوەکە و
ئێمە و کاتێگەمان ئەدەکرێتەوە هاتام قەدەغە دەکرێن بەدین معدل هاوین و دستان و پاییز و دستان ئەوم کاتێکی دێنێمە باسێکی دورگەی نەورەسەکانیشم بۆ بکە ئەو تایبەتمەندیە چیە لێرە ئەو تایمەندەوە ڕەمزێکی جوانە ئەو گردا ئەو گردە گونا ئاویلێ بڕێ معدل ئاوی لە دەورە بێ هاوینان ئەو واقع بخوان لەوێ هێلکەی دەکەن نەورۆزانە بەسکان دەبێتێ بەس کێشەکە ئەوەیە زۆر برسی دەبن نیوەی دەمرن ئەڵێن ئێوەی خاوەن بەلەم ئێوەی ئەو کەسانی کە دێن بۆ ئێرە زۆر چێژ ئەبینن و بێبەش نین لە بینینی ئەم دیمەنە جوانەی دورگەکە وڵی ئێمە سەردا بەخێراتی کەناڵەکەتان دەکەین ئێمە وەک بەلەمەوانانی بیتوێن وەک ماسیگرانی بیتوێن ڕاستی پیشەکەمان ڕاوە ماسیە چەند ساڵە زیاتر لە 10 ساڵە لەسە و بارەی نیشی دەکەین ئێرە دوورگەی نەورەسەکانە ساڵانە لێرە بێسو و زاوزێ دەکەن مێژۆخەی دەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێش ئێستا ڕاستی ئەگەر حکوومەت ساڵانەگە لێرە بێسو زاوزێ دەکەن ئەگە حکوومەت خزمەتیان نەکات ساڵانە زۆر دەفەوتێن بەسەڵان ئەگەر لە کاتی زاوزێدا خواردنیان بۆ بێنێ کەمتر دەفەوتێن و خواردنیان زیاتر دەبێت ئێوە قەت ماسی بچووک و وردیان و فڕەنیان لەناوە وڵای ئەمە لە وەرزەدا لە ڕاستی لە ڕاوماسی نینە چکە قەدەغەیە وەختی قەدەغەیەتی بەڵام ئەگەر هاتینەوە ڕاوماسی تۆڕەکان بە ماسی وردەگرن زاری وایە وان فڕێدەن و دەیخۆن دیمەنەکەی چۆنە دیمەنەشە ڕاستی دیمەنەی زۆر خۆش و چێژبەخشە بەڕاستی خەڵکی تریش دێت لە شوێنەکانی ترەوە بینینی ئەم دیمە لە بەهار و هاوین بەتەبێت هەراوەڵا خەڵک زۆر سەردانی دەکە خەڵک زۆر دێت شوێنێکی زۆر گەشتیاری و سیاحی و خۆشە لە ڕانیە نەریتێکێ ئەوژەوەیە خانمان هەمیشە دەستێش خەرن لە دروستکردنی کارگا هەر بابەتێکی نوێکە لە ڕانیە دروستە بێت ئافرەتان دەست تەندروستی زۆر خۆشحاڵ بووم بینینت ئەمڕۆ لێرە دەبێت ئەمڕۆ باسێکی هەم شیرینیە تایبەتەکە کە بۆ چۆنە بەناو بانگە لە ناوڕانیە هەم باسی ئافرەتانی پێشەنگی نێوڕانیە بۆ بکەیت خێبێسەر چاو خۆشحاڵتان کردین ڕانی خۆی هەمیشەوە ناسراوە لە هەموو شتێکە چۆنەڵی دەست پێشخەرەیەکی هەیە لە میوانداریە لە ئیشوکارە لە داهێنانیشتی تازەیە ئافرەتانی ڕانێش چۆنەڵی بێبەش نەبوون لەو پێشکە ئەلحەمدولیلانی دەست پێشخەرێکی زۆربەی کارەکان و ئیشەکان و لە بوارەکانە بەر ئافرەتانی ئەمە کەوتووە لەخوا بەزای بێت چۆنەڵی بۆ بە نەریتێک و خەڵکەش باشاتەوە بەدەستەوە سەوە چەند ئافرەتن لێرە لەم کاتەیە 5 ئافرەتین بەر ئێستافکەمان ئێستا بۆتە نیوە بنیوە هەندێک ڕگەزی تریشمان لەگەڵ لەگەڵ بەرەمێکی زۆر زۆرتان هەیە و ماشەڵڵا الحەمدولیلا لەخوا بە زیاد بێنی ئافرەتان منەڵی هەروەکو شیرینی وەکو خواردنجەکان لە ئەساسا ئیشی ئافرەت خۆی بووە زیاتر ئەتوانە داهێنانی تیا بکات دەتوانێتشی بۆ زیادکانی چۆنەڵێ ڕنگ و تاوانبوونی بگۆڕێ لەخوا بە زیاد بێ ئەمە ژۆک و تافی شیرینی خانمان بە جۆرە ناسراوی لە ڕانێ بوونێتە جێمتوانەی خەڵکیش لە تام و ڕنگ و ئێمە ڕازیە جیازی چێ لەگەڵ شارەکانی ترا شتێکتان کردو کە بڵین ئەمە شیرینیە ڕانێ خەڵکی ناسێتەوە لە مەی ڕانیە بە شێوەیەکی گشتی شیرینی هندستاندەری هەیە لە شوێنەکان وەکویەکە تەناچە شتێکە بێت تۆ دەتوانی بکێستاندەرێکی خۆت یانیش پێ بناسێتەوە بۆ نمونە تام و بۆنی کولچەکەی تۆ جیاواسەر بێ پاخلاوەکەی تۆ جیاواسەر بێ برمە وشکەکە جیاواسەر بێ باسێکی کتێبەکان شتم بۆ بکە ماشەڵڵا و لێبەڕۆڵێکی زۆر باشت بینیوە لە کۆکردنەوەی ئەرشیف و لە نووسینەوەی مێژوو هەموو لایەنەکانیشت درێخی نەکردووە باسێکی کتێبەکانتم بۆ بکە خەڵک چۆن ئەتوانێت کە خوێندەوە چی لێ بەدەستێنێت بەڵێ ئەرشیفی ڕانیە ویستومە لە دوو بابەتی زۆر گرنگدا ئەرشیفی ڕانە بوێنە بخەمە ڕوو ئەویش پرۆژەی یەکەم کە پرۆژەی بە ئەرشیفکردنی ڕۆکە سروشیەکانی ڕانیە کە 10 ساڵی پێوە بووم و پرۆژەی دووەم پرۆژەی باڵندە چێویەکانی ڕانیە کە ئەویش 14 ساڵی پێوە بووم کە 200 جۆر باڵندە لە خۆ دەگرێت ڕۆکەکانیش 400 جۆر ڕوەک
پرۆژی سێمیان کە لە هەمویان گرنگترە ئەویش پرۆژەی مێژووی هونەری فۆتۆگرافی لە ڕانیەیە کە تا ئێستا 3 بەرگی لێ چاپکرا و چوارەمیشی ئەم ساڵ چاپ دەبێت بە کوالیتێکی زۆر بەرز کە ئەم کتێبە گرنگەکەی لەوەدایە کە مێژووی ڕانیە و بنەماڵە دێرینەکانی ڕانیە و پیشەگەر و دەستەگەرەکانی ڕانیە لە ڕێگەی وێنەوە تۆمار دەکات کە ئەوە بۆ یەکەم جارە لە کوردستاندا مێژووی شارێک بە وێنە بجێڕدرێتەوە کە بۆ نمونێسا ئەم کتێبەیان 1400 وێنە لە خۆ دەگرێت زیاتر لە 900 خێزان لە خۆ دەگرێت و کەسایەتی و لە هەمان شێوە ئەمە بەرگی یەکەمیەتی کە فۆتۆگرافەرێک بۆ مامۆستا جەمال ڕەشید ئەمەیان مەلافاتێح و بەرگی دووەمیان کە ئەوی زۆر گرنگە باسی هەموو ئەو گەڕیدە و فۆتۆگرافەر و ڕۆژنامە بەڵێ ناخۆیەکان دەکات کە هاتوون بۆ ڕانیە و لێرە وێنەیان گرتووە جا ئەمە مێژووی ئەومان پێ دەڵێت کە ڕانیە لە ساڵی 1975 بووە بە قەزا ئەمرەکەشی تێدایە کە لە سەردەمی عوسمانیدا فەرمانەکەی دەرچوە و یەکەم وێنەش کە گیراوە کۆپیکردنەوەی ئەم فەرمانەیە کە لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە کۆپی کراوە چکە و کاتە خۆی ساغ نەبووە جا بۆیە ئەمە زۆر گرینگە ئەم مێژووە و کارێکی زۆر باشە کە پێمان دەڵێ ڕانیە شارستانیەتێکی زۆر کۆنیەکە ئەمە دەتوانین بڵین لە پێش ئاشوورەکانەوە چکەمە 46 گوندی ئاساریمان هەیە لەم ناوچەدا کە مێژوەکانیان بۆ پێش زین دەگەڕێتەوە و قەڵاتی ڕانیەش کە ئەویش لە سەردەمی ئاشووریەکاندا فەرمانڕەوایی هەموو ناوچەکەی کردووە کە بە حکمی ئەوەی گوتم ڕانیە ناوەندێکی بازرگانی و کولتوری و فەرهەنگی زۆر گەورە بووە باج و خەراج هەر کەسێک لە زاگرۆسەوە هات بێ و لێرە ڕەت بوو بێ بەرەو ئەربایلۆ بەرەو نێنەڤا بەرەو ئەرەبخا کە دەکاتە کەرکووک و هەولێر و مووسڵ بەڕانیەدا ڕەت بۆ و لێرە باجەکەیان لێ وەرگرتو. نامۆخان و کاگڕێباس ماڵێکی زۆر هوەری لە نێوڕانیە زۆرینەی ماڵەکان بە تایبەتی ئافرەتەکانیان پارچەیەکی میوزیک یان دەنگی خۆشیانی لە بابەتێکی هوەریان شێوەکاری لە شوێنێک لە شوێنەکاندا هوەر ئەدۆزیتەوە لە نێو هەموو ماڵەکانە زۆر سپاس بۆ میواندارێتان ڕێبازبا لە تۆ دەست پێ بکەم باسی شێوەکاریەکەین لە نێوڕانیە ئەم شتە چیە دروست بۆ وای کردووە زۆرنێ ماڵەکان هەمیشە هوەرمەندێکیان دوانی تێدایە بەڵێ بەخێر بێن سەرچاوم هوەری شێوەکاری لە ڕانیا ڕاستی هەم پەیوەستە بە BA منتیقەکەەوە و کاریگەری پەیمانگای هوەرە جوانەکان لەسەر گەنجانی ئەم شارە و چواردەوری کاریگەریەکی زۆر باشی دروست کردووە لەسەر ئەوە BA شوێنەکەش واتە تەبیعی سروشتێکی زۆر تایبەت و جوانی هەیە دووبارە ئەوەش کاریگەری هەیە و ئاستی تاکیش لێرە لەخوا بەزیاد بێ زۆر باشە ینی ئاستێکی ڕۆشنبیری زۆر بەرزی هەیە سپاس بخوا نامۆخان تۆ ئەم بابەتە چۆنە بینی و باسێکی ئەو گروپەشم بۆ بکە کە لە ناو ڕانیە زۆر بەناوبانگە بەخێر بێن سەر چاوم زۆر خۆشحاڵم کە ئێمەتان بەسەر کردەوە بەڕاستی بوونی گروپی کچانی ڕانیە لە ساڵی 2005 کە دامەزرا ئێمە ئەو کات هەمومان لە پەیمانگای هوەرە جوانەکان تەلەبە بووین ئەویش مامۆستاکەمان ئەم گروپی دروست کرد ئێمەش هەوڵمان ناوە هەتا ئێستا هەر بمێنێتەوانێ و بۆی ناوی هەر هەبێت و ئیشی جوان هەر بکات بوونی پەیمانگای هوەرە جوانەکان لە ڕانیا کاریگەری زۆر هەیە لەسەر بواری هوەر بە تایبەتی موزیک کە ساڵانە کۆمەڵەیەکی خوێندکاری باش تەقدیمەکەن لەو پەیمانگایە ئیتر ساڵ بە ساڵ ئاستیان بەرەو باشتر ئەڕوا و ئەوەی کە زۆر حەزی لە ئیشەکە بێ پەرە بەخۆیە بۆی لە بوارەکەیە هەر بمێنێتەوە هەر ئەمە ژوای کرد کە ئەم گروپە لە ڕانیا دروست بێت بەس هوەری موزیک لەبەرەوەی ئەمێنێتەوانێت بۆی زیاتر هوەری موزیک دەرەکەوێت کاک ڕێبازەگە تۆ زیاتر باسی تایبەتمەندیەکانی ڕانیان بۆ بکەم خەڵکەکەی هەمیش BA شوێنەکەت چۆنە و زیاتر لە چ تایبەتمەندیە کاڕەنگی داوەتەوە بەڵێ وەڵاهی ڕانیا شوێنێکی زۆر تایبەت و خۆش و دڵگیرە بڵێن هەر کەسێکیش کە سەردانی دەکات دووبارە حەزی لێ دووبارە بێتەوە
ڕانیا شوێنێکە کە بە شوێنێکی گەشتیاری بەناوبانگە، شوێنێکە کە تا بڵێ سەیرانگا و شوێنی تایبەتی هەیە و شوێنێکی کراوەیە و شوێنێکە کە بەناوبانگە بە سەرچاوە ئاویەکانیش، ئەوە ژێکێکە لە هۆکارە گرنگەکان کە خەڵک ڕووی تێدەکا. تایبەتمەندێکی خەڵکی ئێرە بەڕاستی خەڵکێکی میوان دۆستە، خەڵکێکە کە حەزی لێیە بەردەوام ماڵی پڕبێ لە میوان، بەردەوام خەڵک ڕووی تێ بکە. ئەوە یەکێکە لە تایبەتمەندە گرنگەکان کە پێویستە بۆ مرۆڤ بەڕاستی. ئەوەی کە سەردانی ڕانیاکەم جارێڵن حەزەکەن خەڵکەکەیان ئەوەندە بە خوڵقن، ئەوەندە میوان دۆستن و نەقسان خۆش حەزەکەی بەرداوام بیتەوە بۆ ناو ڕانیە. تۆ چ تایبەتمەندیەکە هەیە وەکو دانیشتوێکی ڕانیەکە حەز ئەکەی هەموو خەڵک بیزانێ دەربارەی ڕانیە؟ واللهی هەروەکو مامۆستاش باسی کرد، ڕانیە هیوایەتی کۆبوونەوە و قەڕەباڵخی و بە تایبەتی لە بوونە تایبەتەکانە، یعنی حەزیان لە کۆبوونەوەی تر خزمانە بێ، برادرانە بێ، یعنی ئەو شتیان هەیە جوانە، زۆر نام جوانە. یەکەم دەنگی دەستڕێژی ڕاپەڕین لەم شوێنەی منەوە دەستی پێکرد، بەڵام ئێستا هەموو ساڵێک لە 5/3 خەڵکی لێرەوە بە گڕوتینەوە بیریگەلی کوردستان دێننەوە کە ئەوە ڕانیە بوو یەکەم جار دەستی کرد بە ڕاپەڕین و سەرکەوتنی بۆ مێژومان تۆمات. السلام عليكم سڵاو چەنی مامۆستایان تەندروستی جانە ئەخبار باشی باسێکی بازاڕی ژن و ژنخوازیم بۆ کە لە ڕانیە. سەرەتا بەخێر بن یاخوا خۆشحاڵیم باتنتان بۆ شارەکەمان. بازار لە ڕانیە لە ئێستادا ڕاستی تۆزێک ساردە و ساردیشی پێوە دیارە. ئەگەر حسابی پێشووتر بکەین جاران ژن و ژنخوازی زۆرتر بەفعالی ئێستا شار هەیە بەڵام هەرنیە بە لە چاو پێشووتر ئێستا کەمترە. ئەوەی کە هەیە جاران خەڵک مسقاڵی تقریبان 20 مسقال 30 مسقال زێڕی دەکرد، بەس ئێستا لە دەوری تقریبان 4 بۆ 5 مسقالدایە. جاری وایە ئەڵقەیەک و گوارەیە کە زیاتر نییە. ئەوەندەی کە من لە بازاڕدا کچی ئێرە کچی ڕانیی بە قەناعەتم باوتم قەناعەتیان هەیە. الحەمدلله من ئەڵێن ئەو کەسانی بۆ مەگە کوڕێکی گەنجی ڕانیە ژن بێنێ لە شارە گەورەکانەوە بێنێ لە سلێمانی لە هەولێر لە دوهۆ. عادەتەن کچەکانی شارەکانی تریش بۆ مانە و ژیانکردن لە ڕانی مشکلیان نییە. وڵی تا ئێستا من تا ئێستا شتێکی ئەو تۆ نهاتوە بەرچامیانی بڵین یەکێک لە شارەکانێکەوە هادوێ بۆ ئێرەکانە و ئێمە نتوانین چۆن بڵین بەرچاومان کەوت بیان بەرجۆمان کەوت بێ بڵێ وڵا کاکە ناژی لێرەکانە. ئێرە کەش و هەواکەی لەبارە بۆ هەر شارێک یا هەر شوێنێککە کردێت بۆ ئێرەکانە کێشەی. من پرسان خەڵک کردووە خەڵکی سلێمانی و شارەکانی تر بۆ نەدێرە ژیان وتماشتەوە شارکەی خۆت وتێتی قەت ینی ئەوەندە زۆر پەیوەستبوونی دروست کردووە ڕانیە بەخۆیەوە. لەو کاتەدا بەڵێ ئاوایە ئەوەی کە ئێستا لە بازاری ڕانیە دەگوزارێ، ئەوەی کە لە شاری ڕانیە دەگوزارێ ئاوە هەواکەی ئەوەندە خۆشە هەر کەسێک بێ قەناعەتم وە یعنێگەر لێشی بمێنێتەوە و شارەکەی خۆی ماوەڵە دەکات. بزانم خەڵکی ڕانیە کەسایەتیان چۆنە؟ خەڵکی ڕانیەی کەسایەتیان زۆر باشە، زۆر ڕێک و پێکەن، خزم دۆستن، میوان دۆستن، ئێجا کورپەروەرن، هەموو شتەشان بەڕاستە ئەویان کردوێنی لە هەموو شتەکەەوە لە هەموو ڕۆکەوە. ئەدەمەچ لە کوردی لەبەرەکەی؟ ئەمنە ئەسکەریش بووم نییە لە بەسڕە ئەسکەر بووم نییە بەجش کوردی هاتمەوە. بەخوای ئەو بە من لەبەر ناکرێت ئەو پاتۆڵ تەسکەوشتان ڕێزمێ وەزە تاوان جوانیشە جلیژی کوڕەوەڵا ئەرێ وڵای دەبوو تەلەڤیزیۆنەکانیشمان هەمووی بە کڵاوت زەمەدانە و ئافرەتەکان بەجوکی کوردیەوە بان باران ئێستا من لە بەیانی ئەو سوڕەمەوە لە ناو ڕانیە ڕاست دەکەی لەگەڵ خۆ زۆر جوانە بۆ بەنامەجلی کوردی وەڵا جوانە ڕاست دەکەی باڵێ وایە ڕاستە وەڵا. ئەی چ قسێکی ڕانیی زۆر بەناوبانگە لە ناو خوان بەکاری بێنن؟ قورآن ئەوم لێ ئەوە نییە جا بڵم چی بەڵای ئەچی بۆت بڵم ینی نازانم ئەو
لەبیرم نییە لەبیرم نییە بە قورآانیانی قسەی شڕانێ ئەدی خەڵکی ڕانیە شان بە چی و مەشغوڵن ڕەمەزانە وڵا کوڕی هەموو یاریەکان دەکەن و یاری دۆمینەی دەکەن تاوڵی دەکەن ئەو شتانە دەکەن گەنجەکان یانەوانی بتەمێنن گۆرە گەنج گۆرە کابرای پیری لە ماڵەکەوە لە من سۆڤی کەوتووە گەنجەکانە شتەی دەکەن ئەی تۆ خۆت بە چی مەشغوڵە وڵای ئەمی شەوانە وڵای هەمیشار دێمە بازار و دەگەڕێن دەسۆنەکەن و کاکی سویدا دەنیشین و قسەی خۆش دەکەین ئارێ وڵا جا قسەی خۆش بارانیشە کەچی خەڵک زۆر لە دەرەوە باڵێ باڵێ جا ئێستا ماوێتەوە هەندێکەوە لە مزگەوتن دەنا قەڵەباڵختریش دەبێستا هەموو کات هەروایە جێژنان وایە دزیکی جێژنان شاین ڕەمەزان باڵێ 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 جێژنان وایە ڕستەکان خۆش بە حال ڕێزم یاخوا بەخێر وەڵی پێشم خۆشە بەڵام نیوانی خاڵی خۆتان بن فەرقینیان ڕێ لە خزمەتان دابن دەستەکانە خۆش والله هەموو شتێک هەیە بە سەری خوای گەورە جەنابتە الحەمدولله ئەگەر دابشی کەیچایەکان بەسەر خۆڵکانی کە ڕۆژانە بۆتن بنزیگی ڕۆژی چەند چاخۆنەوە یعنی ڕۆژانە خەڵک شخصی ینی تەبیعی ئێستا کە ئەگە دیقەت دەی لە ڕانیەی چاخانەکان ئەگەر تەماشاکەی زۆر خەڵک لی دادنیشێ ئەوەندی کە من دیقەتم دابێتێت ینی تاکە شخصێک ئەگە خەڵکی ڕانێ بێ لێ 4 بوو 5 بۆ 6 چا بخواتەوە لە ناو بازارت جا لە ماڵەوە حساب ناکەم لە بەبێ ماڵەوە تەبیعی چکە چای بازار فەرقیە لەگەڵ بەڵێ بە تاکید دڵنیا بەلەوە تەبیعیەوە فەرقێکی هەیە ئی بازار چکە ئەگەر ئی بازار فەرقی بێگەی ماڵە شەراوی وڵا خڵی لە بازار چای ناخەوەنیە بێگومانە کەشە زۆرە بینێ کە خەڵکی بەتایبەت لە شەوانی ڕەمەزانە لە ڕانیە کۆبوونەوە و قسەکردن و مەشغوڵیێوانن زیاترۆنیە بەڵێ بە تاکی جاگەر کابراگە دادنیشێ لە چاخانە عادەتەن کۆبوونەوەی چاخانان خۆشترە مۆزوعەکە دەگۆڕێ بۆ وەرزش دەگۆڕێ بۆ سیاست کولێرە بەقیمە و هەموو کولێرێ بۆچی ئامادەتان ئەوە هەمووی خێرخوازانە بۆ شەوی قەدرە ئیشەڵڵا بۆ خۆیان دێخۆن بەدڵی خۆش واتە خەڵک دێت لێرە ئەیکڕێ و بەڵێ ئەوە هەمووی خەڵکە بەڵێ کابرا پێشتر هاتۆ بە ئێمەی گوتووە ئەمەش بۆمان ئامادە کردن ئیشەڵڵا ئەم جۆرە چاکەکردنە هەیە بەردەوام بە لە ڕانیە بەدڵنیاییەوە جا ڕانیە بۆ ناسراوە جا بەس لە ڕەمەزانیان لە هەموو کاتێک لە هەموو کاتەکانەیە خێرخواز دێ لێرە پارەدا دەنێ ئێمە دەیدین بۆ کەسانی کە توانیان نێک لێرە بکرێن بێ بەرامبەر چاکەکردن و چاکەی بێ بەرامبەر لە ڕانیەیە بۆ بە شتێکی ئەوە هەر شتێک هەر لە کۆنەوە هەیە ساکە کەشەوە ساردە و بارانە بارێت خەڵک زیاتر ڕوو لە مۆڵەکانەکەن و چالاکیانە چین کە لە شانی ڕەمەزانە پێشکەشتان کردو ئەمە هەر لە سەرتایکردنەوەمان وەکو ناساندنی مۆڵەکە بیرمان لە کۆمەڵێک چالاشی بەردەوام کردەوە بە هەموو بۆنەکان چالاشیمانە بوو مانگی ڕەمەزانیش کە مانگیش پیرۆزە لای خۆمان و لای دەفەرەکە هەموو کورد و کوردستان ئەشید گرنگی زیاترمان بەو مانگە داوەلەوەی کە توانیمانە نەوە بکەن ها لە هەفتەی شەوێک هەفتانە دوو شەو بتوانین کار و چالاکیان بۆ بکەین کار و چالاکی ئاینی کار و چالاکی کۆمەڵایەتی بۆی کە خەڵک ماندووبوونی ڕۆژانەی بە ڕۆژبوونەوە بە شەوان بێت لە مۆڵەکەدا بەسەر و بات و چێژێ وەربگرێت و ماندووبوونی ڕۆژەکەی لەبیر بچێتەوە بەردەوامیش بوونێت چالاکی زۆر باشمان کردە بە شاهێدی هەموو لایەکان و بەردەوامیشین لەوەی کە بەردەوام چالاکی نوێ دەهێن کاری باشتان لە چاوەڕوانەکەین و هیوادارین لە جەژنی شا چالاکی زۆر جوان و باش پەڕێ ئەو دەفەرە هەردەم شایستەی کاری جوان و کاری باشە و بەڵێنیشان پێ دەدەین کە لە جێگەی متمانەی ئەوان و لە هەوڵی ئەوەدا دەبین کە بەردەوام شتی جیاواز و نوێیان بۆ بکەین ئینشاڵڵا زۆر سوپاس من لە مۆڵە سێرم کرد زۆرینەی زۆری و کەسانی کە لێرە ئیشەکان ئافرەتن ئەڵێن ئافرەتی ڕانیە زۆریان حەز لە ئیشکردن و چالاکی و دەستڕەنگینیە هەم خۆتۆکو ئافرەتێک چۆن ئەوە بینی هەم لەو هاوڕێ و کەسوکاران لەگەڵ و کەسانی کە بەرکەوتت هەیە لەگەڵیان ئافرەتی ڕانیە چۆنن ئافرەتەکانمان بەڕاستی زۆر بەهرەمەند و زیندوو و دەتوانن جێگەی خۆیان لە هەموو شوێنێک بکەنەوە و شارەزایەکی زۆر باشیان هەیە
زۆر ماندوونە ناسانە لێرە کار دەکەن. زۆر تێبینیە کەم خەڵکی ڕانیە زۆر ڕێزمانی قساکەن ئێماگە بڵین ئەچم ئەڕۆم ئێواڵن دەچم دەڕۆم زۆر بە ڕێزمانی کوردی قسەی دەکەین. قسەی دەکەن ئێمە قساکەین وێ ئەوە وای کردووە زمانەکەتان زۆر شیرینتر بێ لە ناو خەڵکە. چ شتێکی تایبەتی ڕانیە هەیە زۆر بەناوبانگە تایبەت بێ بە خۆتان؟ وڵاهی وشەمان زۆر هەیە بەڵام وەکو زیاتر ئێمە بەوەی جا دەکرینەوە مەسەلەن لە هەموو شتێک وەک ئاماژەمان پێکرد ئەمە حرفی دی زۆر بەکاردەهێنین. مەسەلەن بەسیترینیان ئەوە دەڵێن بە ساقەت بووم ئێمە دەڵێن بە قوربانت بووم. تەمەەن درێژ بن یا خوار سەرکەوتوو بن. وەزانموشەی پورزاش زۆر بەکارێنە لە ناو خۆتان. پورزا ئامۆزا لە خاڵە کاکە ئەو شتانە بەس لێرە لە ڕانیا پورزا زۆر بەکارێت. بەڵێ ئامۆزا پورزا ئەوانە زۆر بەکاردەهێن بۆ کەسی نەناسراویش زیاترەوە.